مەترسی خەتەنەکردنی مێینە ساڵ لە دوای ساڵ زیاتر دەبێت. بەهۆی خەتەنەکردنەوە سێ منداڵی تازە پێگەیشتووی کچ گیانیان لەدەستدا و نەتەوە یەکگرتوەکانیش دەڵێت دیاردەی خەتەنەکردن هەمیشە وەک بۆمبێکی چێندرا و هەڕەشان لە ژنان و کچان دەکات لەگەڵ بەردەوامی هەوڵەکان بۆ بنبڕکردنی دیاردەی خەتەنەکردنی مێینە. بەڵام هەمیشە مەترسی دووبارە تەشەنەسەندنەوەی هەیە. بەپێی دوایین ئاماریش ساڵانە ملیۆنان ژن دەبنە قوربانی ئەو دیاردەیە و بەردەوامش لە بەرزبوونەوەدایە. ڕۆژی 6 شوبات بە ڕۆژی بەرەنگاربوونەوەی دیاردەی خەتەنەکردنی مێینە لەلایەن نەتەوە یەکگرتوەکانەوە دیاری کراوە. ئەو دیاردەی ساڵانە ملیۆنان ژن دەکاتە قوربانی و لێکەوتە و کاریگەریەکانی هەرگیز کۆتاییان نایەت. بۆیە وەک تاوانێکی دژ بە مرۆڤایەتیش دانراوە کە دەبێتە هۆی کەم ئەندامبوونی ئەو ژنانەی بۆیان ئەنجام دەدرێت و سزای توندی لەسەرا. خەتەنەکردن دەبێتە هۆی گیان لەدەستدانی سێ منداڵی تازە پێگەیشتووی کچ. مانگی ڕابردوو لە وڵاتی سێرالیۆنی ڕۆژئاوای ئەفریقا سێ منداڵی تازە پێگەیشتووی کچ کە تەمەنیان 12 و 13 و 17 ساڵان بوو بەهۆی ئەنجامدانی خەتەنەکردنەوە گیانیان لەدەستدا. ئەوەش لە کاتێکدایە نەتەوە یەکگرتوەکان خەتەنەکردنی مێینەی بەکردەیەکی دژ بە مرۆڤایەتی لە قەڵەمداوە و دەبێتە هۆی کەم ئەندامبوونی قوربانیەکە. بەڵام لەگەڵ ئەوەشدا تا ئێستا لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەفریقا و بەشێکی ئاسیا دیاردەکە وەک نەریتێک پەیڕەو دەکرێت و لە دوایین راپۆرتی سندوقی نەتەوە یەکگرتوەکان بۆ دانیشتوان ئاشکرا بووە لە ساڵی 2023دا زیاتر لە 4 ملیۆن و 300 هەزار ژن و کچ خەتەنەکراون و ئەو ڕێژەیە تا ساڵی 2030 بەرز دەبێتەوە بۆ 4 ملیۆن و 600 هەزار و تا 10 ساڵی داهاتوش دەگاتە سەر و 7 ملیۆن. ئەوەش لە کاتێکدایە ساڵی 2015 مەترسی خەتەنەکردنی لەسەر 3 ملیۆن و 800 هەزار ژن و کچ ئەهەبووە. بەڵام ساڵ لە دوای ساڵ مەترسیەکە ڕوو لە زیاد بوونا. هەروە ڕێکخراوی وادی ئەڵمانی کە چالاکی و پرۆژەکانی لە هەرێمی کوردستاندا جێبەجێ دەکات و کار لەسەر نهێشتنی دیاردەی خەتەنەکردنی مێینە دەکات. ساڵی ڕابردوو ئاماری خەتەنەکردنی مێینەی لە ناوچەکانی باشووری کوردستاندا بۆ ساڵی 2022 بڵاو کردەوە و ڕێگەیاند کە زیاتر لە 200 حاڵەتیان تۆمار کردووە. بەپێی ئامارەکانی ڕێکخراوەکە لەو ساڵەدا 213 حاڵەتیان تۆمار کردووە کە لە ڕانیا 147 کەیس و لە هەولێر 66 کەیس و ئەوانەیشی خەتەنەکراون لە تەمەنی 0 بۆ 18 ساڵ بوون. ماوەی چەند ساڵێکە ئامارەکانی خەتەنەکردنی مێینە لە باشووری کوردستان بەرەو کەمبوونەوە دەچن. ساڵی 2022 هیچ حاڵەتێک لە گەرمیان تۆمار نەکراوە. بەڵام ئەوەی نیگەرانی لای ڕێکخراوەکان دروست کردووە ئەنجامدانی ئەو کەلتورە خراپەیە بە شێوەیەکی نهێنی و شاراوە. بۆیە تا ئێستا بەردەوامن لە هەڵمەتەکانیان بۆ هۆشیارکردنەوەی کچان و ژنان لە مەترسیەکانی ئەو کردەیە. خەتەنەکردنی مێینە چییە؟ خەتەنەکردنی مێینە واتە بەشێک لە کۆ ئەندامی زاوزەی مێینە بە ئەمێرێکی تیژ دەبڕن و پاشان دەیدورنەوە. شێوازی دوورینەوەکەش 4 جۆری هەیە. خراپترینیان تەواو داخستن و دوورینەوەی دەرچەی زەی ژنەکەیە کە لە کاتی میسکردن و سووڕی مانگانەدا ئاستەنگی و گرفتی زۆری بۆ دروست دەبێت. بە زۆری لە وڵاتانی ئەفریقا و ئاسیا ئەم کردەیە ئەنجام دەدرێت. ئەو کەرستانەی بۆ خەتەنەکردن و بڕینی ئەندامی زاوزەی مێینە بەبێ سڕکردن بەکارهێنراون بریتی بوون لە چەقۆ و گوێزان یاخود مووس و مقەس یاخود پارچە شوشێ. تەنانەت نینۆکی تیژ و هەروەها نینۆک بڕیش بەکارهێنراوە کە ئەمانەش کەرەستەی زۆر سادە و مەترسیدارن و زۆر ترسناکن کە زۆر لە قوربانیەکان بەهۆی خوێنبەربوونی زۆر و هەوکردن و توشبوون بە ڤایرۆس گیانیان لەدەستداوە. قەدەغی خەتەنەکردن بە یاسا لە زۆربەی وڵاتانی جیهاندا خەتەنەکردن بە یاسا قەدەغە کراوە و هەروەها لە هەرێمی کوردستانیش یاسایەک بۆ بەرەنگاربوونەوەی ئەو تاوانە دانراوە. هیچ تاوانێکیش بە بێبوونی تاوانبار ئەنجام نادرێت. تاوانباری ئەو تاوانە گەورەیەش کە بەرامبەر ژنان دەکرێت خێزان و کۆمەڵگەن. بەپێی یاسای ژمارە 8 ساڵی 2011 پەرلەمانی هەرێمی کوردستان خەتەنەکردن قەدەغە کراوە و ئاماژە بەوە کراوە هەر کەسێک هەوڵی ئەنجامدانی خەتەنەکردنی مێینەیدا بە پێبژاردن سزا دەدرێت کە لە 1 ملیۆن دینار کەمتر نەبێت و لە 5 ملیۆن دینار زیاتر نەبێت. هەر کەسێک کردەوەی خەتەنەکردنی مێینەی ئەنجامدا یان بەشداری تێدا کرد ئەوە سزای بەندکردنی بۆ ماوەیەک دەیگرێتەوە کە لە 6 مانگ کەمتر نەبێت و لە 2 ساڵیش زیاتر نەبێت. هەروها پێبژاردنەکەشی لە 2 ملیۆن کەمتر نەبێت و لە 5 ملیۆنیش زیاتر نەبێت. هەر کەسێک کردەوەی خەتەنەکردنی مێینەی ناکامی ئەنجامدا یان بەشداری تێدا کرد ئەوە سزای بەندکردنی لە ساڵێک کەمتر نەبێت و غەرامەشی لە 5 ملیۆن دینار کەمتر نەبێت و لە 10 ملیۆن دیناریش زیاتر نەبێت.
باری تاوانبارەکە تونتر دەبێت ئەگەر بکەرەکە پزیشک، دەرمانساز، مەمان یان یاریدەدەرەکانیان بوو لە سەردادگایە فەرمان بدات کارەکەی بۆ ماوەی 3 ساڵ قەدەغە بکات.